لە کۆمپانیایەکی گەورە و چەند لق و ژمارەیەک لە کارمەندەوە بۆ تاکە ژوورێکی بچووک و تاکە کەسێک کە هەر خۆی وەک بەڕێوەبەری کۆمپانیاکە کارەکان ڕادەپەڕێنێت. ڕێناس وەک دەڵێت خاوەنی کۆمپانیایەکی گەورەی گەشتیاری و زانستی بوو، بەڵام ڤایرۆسی کۆرۆنا کاریگەریەکی زۆری لێکردن. من یەکێکم لەو کەسانێک کە خاوەن کۆمپانیایەکی گەشتیاریم کە چەند ساڵەکە کەسانێکی زۆر بەڕێگای ئێمەوە گەشتیان کردووە و بەڕێگای ئێمەوە چوونە بۆ خوێندن لە دەرەوەی وڵات کە خوێندویانە و ئێستا بەهۆی نەبوونی دارایی و بەهۆی بوونی ڤایرۆسی کۆرۆنا کە لە کاریگەرێکی زۆری کردوتە سەر گشت کوردستان و تاکو ئێستا کە زۆربەی کۆمپانیاکان کە هاوڕێکانی ئێمەن دایان خستوون. بەشێکی زۆر لە خواردنگە و ڕێستۆرانت و چایخانە و دوکان و مارکێت و شوێنی جۆراوجۆری کڕین و فرۆشتن داخراون و خاوەنەکانیان دەڵێن تووشی زەرەر و زیانێکی زۆر هاتوون بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە. لو كربوسي بقرا ديواري بلوشي كربوسي ديواري بردي لا جسكار اما مستعي عام بي واش كودري كابرا دكتور زراعه عامه عم جو مستعي عام بي او ايش بيجي اساس ام كريتو ما هو زور كردم تقريبا ايش كدما هستا هات مو بازاري لو بازاري زكم استاق لو بازار اما بزقش تيرين بشازده بالسينه استاق الاسبانيا تايور اليوم 10000 اجره كديا دازار مش نكردي نكميش ممكن فايدة بيبلورز مستانك يعني بمعامل بري بمشتري أساي بلا هيك شيء كتشان يعني بازار كتاه داشكا مش مزور يعني أشياء كمان بني قيمتش بيفروشن لبروي أمش إيش كمان هو مثلا شتينيو بدين خلق نابي كم بمينيت نابي سريع بري وبكين راست إيش بدلي بروش تانا كي بلام وشي زارانية يعني إنسان بتزدي نفسيا تقدر تسيب وضعي. هۆتێلێکی گەورە و بەناوبانگی شاری هەولێرە پێش ڤایرۆسی کۆرۆنا وەک خۆیان دەڵێن دەیان گەشتیار و شاندی جۆراوجۆر ڕۆیان لە هۆتێلەکە دەکرد، بەڵام لە ئێستادا ژوورەکانیان خاڵین لە گەشتیار و خەڵک بەهۆیەوە سێ بەشی کارمەندانی هۆتێلەکەیان لە کار دۆرخستۆتەوە. تەسیرێکی زۆر لەسەر کەرتی گەشت و گوزار کرد 180 هۆتێلەکان داخراون لەبەر ئەوەی ئێستا هیچ بازگەکان نییە خەڵک لە خوار و ناوەڕاستی عێراق بینە هەرێمی کوردستان بە تایبەتی شاری هەولێر پایتەختی هەرێمی کوردستان. يعني أو فيروس كورونا تأثيره شوي كرد تأثير يسر هم بازاري كردستان كرد خاصة شاري هولير بهوي أو فيروس كورونا كقد عقي هاتشورا جاندرا بعض كان داخران قشت جزار نيتواني سردام كخلق نيتواني سرداني شاري هولير بكاتن ناتار دبي أما أو كارمنداني لا يميشان دكردو ئەوانە هەموو گەڕان و ناوماڵەکانی خۆیان لەگەڵ ئەوەی کە خەڵکێکی زۆر لەم هەرێمەدا تووشی زەرەر و زیان هاتوون بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە کەچی بەپێی زیان لێکەوتوان تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بەرنامەیەک ڕۆن و ئاشکرای نەبووە بۆ چونیەتی هاوکاریکردنی زیان لێکەوتوان هەر ئەمە شەوای کردووە کە لە ئێستادا خەڵکێکی زۆر نیگەرانی و ناڕازایی دەرببڕێت. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.